سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم بەیانیە کە هەمومان خەبەرمان بۆ بینیمان بەفرێکی زۆر باریوە کە بەلوعای ئاوەکەمان کردەوە دەستنوێژ بگرین و نوێژی بەیانی بکەین سەرمان کردەویش بەستوویەتی ئیتر بەچی حەلتان کردو ئەوە هەرێکە و فەنێکی خۆی بەکارێناوە من لە بەرنامەی ئەمڕۆ دەمەوێت لەگەڵ ئەم دیمەنی بەفربارینە قسە لەگەڵ هاوڵاتیان بکەم بزانم لەسەر بەفربارین چیمان پێڵێن بۆ بزانم بینیشان لەگەڵ مانگە کوردیەکانە چۆنە کەم مانگە ئێستا ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی بەفرانباری کوردیە سبەینێ دەبێتە یەکەم ڕۆژی مانگی ڕێبەندان بزانم هاوڵاتیان تا چەند معلوماتیان لەسەر مانگە کوردیەکان هەیە و بەم دیمەنی بەفرنبارینەیش تا چەند دڵخۆشن لەگەڵمانە بن من دیمەنەکانتان بۆ گوازمەوە فەرموو. چاچەند چێژ لەو دیمەنی بەفرنبارینەوە دیمەنی بەفرنبارینە ئەمە سوپاس پێشکی سوپاس ساش بۆ خۆی گەورە کە ئەم ڕەحمەتێ بەران بۆ هەریمە کوردستان بەڕاستی لەو قەیرانی کەم ئاویە سپاس بۆ خۆی گەورە نەجاتمان بۆ خەفەتەی خەڵکیش کە بەدەست نەبوونی و نەبوونی نەوتەوە ئەمە بۆ خۆی جۆرێکە لە خۆشی دەربڕی پۆشی زەوی و دەش و چیاکان بۆ خۆی تۆزێ خەمڕەوێنە ئارام بەخشە بە مرۆڤەکان بە ئینسانەکان لە دەسەڵاتی خۆی گەورە ژەبینی ئەمە دەسەڵاتی خۆی گەورەیە کە تۆ حتمان دەسەڵاتی خۆی گەورە نەبێت هیچ هێزێک و دەسەڵاتێک نییە ئەم نیعمەتە بارێنێ باش ئەم بەیانێک کە هەستان لە خەو بەلەوا و ئاوشتەکانتان چۆن بوو بەس بیان هەر احتیاجی زۆربەی ماڵەکان بەسی بەسێمە لە لای ساحەی چیاین تۆزێ باشترە لە چاو کورسات و منتەقەکانی سەر ئێمە وڵای بەستودی بەس دوێنێ پێرێ خۆ ئامادەمان کردو بۆ بەستنی بۆرەکان بە نایلۆن بە بۆی نەیبەسێ لەگەڵ مانگە کوردیەکان بینە چۆن نازانی ئەم مانگە تێیدان چ مانگەکە بەڕاستی معلوماتم وەک پێزنی لە بینم چۆتەوە ئەم مانگە ئێستا ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی بەفرانبارە سبەینێ ئەبێتە مانگی ڕێبەندان یەکەم ڕۆژی مانگی بەڵێجان باشە لەگەڵ نەوتا چۆن نەم ساڵیش نەوتیان پێداوە نەو منتیقی وەڵاهی ئێمە نەوتماوە گرتووە تقریبان 3 هەفتە پێی ساکانە بەڵێجان زۆر باشە هەندێک کەس دەبینین لە سوۆسیال میدیا لە فەیسبووکە دژی ئەوەن خەڵگاوە خۆشی دەربڕێت و یان جۆرێک لە جۆرەکان ڕەخنەگرن تۆ چی ڕەخنەکردن بۆ ڕەخنەکردن کاکە کە خەڵک حەز و ئارۆزیی خۆی هەیە هەموو ئینسان هەرێکەوە حەز و ئارۆزیەک و خولیاکی خۆی هەیە ڕۆژێک نییە ساڵی یەک دووشە ڕۆژێک نییە دوو بەیانی سێبانی وەرەوە ئەمە نامێنێ ئەمیش کەیفێکە و خۆشیەکە و هەندێک خەم ئەڕاوێنێتەوە هەندێک خەڵک خەمی هەیە لەلانە سیارەشی بێنێ باوەڕگە زۆربەی خەڵک بە پێ هاتووە بۆ دەربڕنی خۆشی بۆ سەرکردنی ئەم درفت و عرضکردنێ لە ناو بەفرام ساقانەیەکە و سارانەیەکە چاوەکەمی بەڵێ گیانەکە چۆنی باشی تۆ ئێمە تەسویرەکەیمش تۆ تەسویرەکە تا چەندم بەفرە بینی خۆشحاڵە بی چەندت پێ خۆشە زۆر خۆشە حەزەکەی ئاوا بەردەوام بەفر ببارێت بەڵێ ئەمڕۆ لەگەڵ کێوکی هاتووی بەس باوک دیا کەسی دیکەتان لەگەڵ باوکم و دایکم نانکەم شەڕە تۆپەڵتان کرد بەیەکەوە کردومەرە تەنیا خۆ تۆ تۆپەڵیان لە تۆ دەیا تۆ تۆپەڵ لەواندا من تۆپەڵم نەوەنداوە دڵیان نەهادەوان لە تۆ بالیان داون ئاوا هەیە کوێت زۆر ئازاری گوێم لە گێیاندا لە خۆشییان بۆکو معلوماتت بێ ئەم مانگە زانی چه مانگێکی کوردیە چ ناوێکی هەیە چلەی زستان ناوی مانگە کوردیەکان دەڵێ چلە ئەوەیە چل ڕۆژ تێپەڕێت بەسەر زستانەوە چلەی پێ دەڵێن بەس چ ناوی مانگە کوردیەکان هیچ معلومات هەیە لەسەر نەوەڵیش معلوماتێکم هەیە لەسەر با پێت بڵێ من پێڵێن بەفرانبار جا ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی بەفرانبارە سبەینێ چینە مانگێکی دیکە ئەویان نازانی نەوەڵ ئەویان پێ دەڵێن ڕێبەندانی تر ڕێگە ئەی بەستێ وەز ئاوای لێدە خراپ ڕاستەکە باشە بەم بەفرنبارینە چ خواردنێ خۆشە حەزت لە چییە بۆت وڵات ترخێنەوە نۆکا و سەر و پێ و ئارەوەڵ باشە لەگەڵ برادەرەکان بینیم لێرە هاتن ئاگرتان کردوتەوە تا چەند چێژ لەم دیمەنی بەفرنبارین و کۆبوونەوە زۆر چێژی لێ بین و زۆریش خۆشە جاوت شەڕە تۆپەڵیشتان کرد نەوەڵای ئێستا ناوی خۆمانات ئەم چەند ڕۆژەی پێشوو کە بەفرنباری باشە تۆپەڵت خواردو یا تۆپەڵت گرتووە هەردووشی ئارەوەڵە چ شوێنەکە زۆر سڕیان کرد بەخوای گوێم لێرە ئەمڕۆ کلااوت کردن ئارەوە درەعم بەسووە قوربانم زۆر لە خزمەتان دیژنە و تاوەرگرم ساڵێەوە وەڵ نەوەڵا وەرەگرتن نەوەڵە
بۆ وعدیاندا بەرمێنێنە توش بدەنە وەرە وعدەکانیان بەخوا بڵێم وەک چی وایەرەوە یان ناڕوە بستێ ناڕوە وعدەکانیان باشە شتێکەکە یاڵێن خۆزگە دڵی خەڵکی ژۆکەوە بە فرەسپی بواە مانای قسەی چی وەڵا خۆڵا خوا دڵی میلاد هەروەکو ئەو بە فرار سپیە خۆ کێ ڕەشە وەڵای حکومەت ئەنا وڵات دڵی حکومەت ڕەش چی دەیە بۆم بە بجەوی بەفربارینە واللهی خۆشی ئەم گەنجانە و حەمد و سەنا بۆ ئەو خوای گەورەکەم بارانی باران ئەم بەفرەی باران و لە یادەوەری تۆیە لە یادەوەری تۆیە چه ساڵێک بەفر ئاوا زۆر باری واللهی لە یادەوەری منە نەمدیە نەبووە نە بەخوا نەمبینی ئاوا زۆر باریوە ئیمساڵە خوا بەزیایە ئەم سەر زۆر باری سەرەکان جارەکان تروان نەبوو حەمد بۆ خوای گەورە بەلو ئاوا شتەکان تاوەستان چۆن وڵا لە خوا بەزیە باش ئەی بەسێ و ئەی کاتەوە ئەی بەسێ ئەی کاتەوە ئەنی ئەی بەسێەوەی کاتەوە بەدڵی خۆی لەم بەفربارینە چیت بۆ مناڵەکان لێناوە بۆ ماڵەوە حتممە ئەڵێن خواردنی بەفر جیاوازە کاتی ئەیتر قاز دەخۆیت و قەل دەخۆیت و کفتە خۆیت و ویسکو نۆکوتر خێنە خۆیت و ئەیتر قازت بۆ لێنانم چەند ڕۆژ بەڵێ خۆ پێیان خۆش بوو ئەی قابیلە ڕاکەمان بەبوونەوەی بیرمانە بوو نەی بەس بوو واژ بوو بیرتانێ نێبرد نەی بەس بوو بەس ماڵەکانی دراوسیانەوەی کە بیریان نەبوو کێشەوەیان هەبوو چۆن حەلیان کردیان ناتن بە هانایەکە هانایەکەمان بەدەزە و خەڵکەوە بوو ئەم ماڵی هێنێ و ماڵی بردەوە خێرتان بنووسە ئیشان مەخوربا ئەم جەوەی کە ئەیبینی ئێستا بەفربارینە زۆر ساردە هەتا من خۆم ێستا خەرگە تەزێت تۆش قسوزە باخڵ لەگەڵ نەوت و سوتەمەنی خەڵکە ئێستا وەزی چۆنە ئەوە نەوتان وەرگرتووەیش برا نەوەڵا نەوەتمان نەگرتو ناوە نەگرم ناوەڵ هەر بەدە بەکڕینەکەی بەدەبای کڕینە تاوەکو حکومەت خۆی تەوزیعەکە بوو بەدەبە لە بازارە دەسەکەوێ بەڵام حکومە توانای نییە بەرمیلێک تا بەخوا خۆڵی شەوەوە پرسیارەکە لای خۆیانە بەم بەفربارینە چ شتێک خۆشە لای وڵایتر لە ماڵەوانە قازوشتیان حازە کردەوە بۆیەوارە بۆیوارە خاستانێ ئارەوەڵا داوتمان ناکەین تا من سوگیدانەکەم لە خزمەت ئەی گەورەی زۆر گەورەی ئەمە جۆرێک لە عادەتی لیاتە خەڵگەستە بە بەفربارین و جەوی سەرما حەزی لە گۆشتی قاز بەڵێ باشی دوایە بەڵام دەبینین هەندێک لە سوۆسیال میدیا بە تایبەتی فەیسبوک جۆرە ڕەخنەگرن بیان بەوەی کە خەڵگاوە خۆی دەرەبڕێ هۆکاری ڕەخنەگرتی و جۆرە کەسانە خوا بزانەوە دەستی نایگاتێ بۆ خۆی لە ماڵەوەدانی فێ بووێ حەمد و سەنا بۆ خۆ ئەمە جۆرێک لە نیشاندانی دەسەڵاتی خۆی گەورەیە بە مرۆڤ بە زیابێ خی گەورە نەیبڕی زۆر باشە ئەم مانگە وەکو بزانی مانگە کوردیەکان چ مانگەکە ناوی مانگەکەی چێ وڵی نازانم دا لێ مانگی بەفرانبارە کۆتا ڕۆژی مانگی بەفرانبار بەڵێ ڕازە بینێ ئەبێت یەکەم ڕۆژی مانگی ڕێبەندان وایە واتە ڕێگە جۆرە ئەی بەسێ و زقم و بەستنی بەتاکی دوایە باش ئەی بەلوعاکانتان وەزی چۆن بووێ بە زیابێ ئێمە باش نەی بەستووە نەی بەسووە ئەی لەگەڵ نەوتام ساڵیش نەوتان وەرگری ئەم ساڵ نەوتما وەرنەگرتووە بەزی دەگەر هەبێ ئەویا حکومەت شیلەکە قابلە خۆ ئەوە خۆی دەبەرمیلی ویست شیلەکە ئێستا بەشێک لە هاوڵاتیان بڵێنەڵێ وەرماگرتووە هەندێک هەندێکیڵێ وەرم نەگرتووە بەس ئەوەی کە وەری نەگرتووە ئێستا یەکم وەرم نەگرتووە بەسی تر کە هەبێ حکومەتی جێیا شیلەکە باشە بۆ ئەوەنە قورسە بەرمیلێ نەوت نەتوانێت بە هاوڵات باشە بەلایە قورس بێ کە حکومەتی عێراقی نێنێرە ئەم لە چۆ بوو خۆیان ناتوان ئەو بەران ئەتوانم بە جۆرەی تواناتەوە زیان کردووە لەگەڵ کارەبایە ئەم چەند ڕۆژ کارەبا بە عام خراپە بە عام عنیەوە نییە بڵێ خەتای ئەمە خەتایەوە ئیتر بە جۆرەی دەسەڵات حکومەت هاوکاری خەڵکی کردووە لە ئەم جەویوە فرمبارینە چ شتێک چ خواردنێک خۆشە بۆ ترخێنە خۆشە سەر و بێ خۆشە گورە دوولا خۆشە چیان بۆ لێناوە وڵای لەخوا بە زیابێت ترخێنیان بۆ لێناوە خۆشترخێن خۆشە لەخوا بە زیاد گەرمە کاتەوە لەخوا بە زیاد لە هەر بێوێبی خوایە خوا لە بەڵا لاتانە ئابستن تۆزە بەستن سلام علیک سلام وسەچاو تۆ چۆنی براکەم شو باشن خۆش بیاخوا جوتان لەگەڵم بەفربارینە وڵی خۆش و خۆش نییە بۆ چینێکی خۆشەوە بۆ چینێکیشی زۆر ناخۆش بۆ کێ خۆشە بۆ کێژنا بۆ دەوڵەوانەکان خۆش و بۆ فەقیریش زۆر ناخۆشە لەبەرەوەی ئەمڕۆ فەقیر هێلیتێ نەوتی نییە بیسووتێنێ سەرماکەشی زۆر ساردەوە حکومەتیش بەهانایە و خەڵکەوە نایە حکومەت لە دوورەوە بە سەیرەکە ئێوە ئەم ساڵ نەوتیان وەرگرتووە مەندیقەیە هیچ کەسێوەری نەگەتو ئێمە مەڵبەندی یەکین هیچ کەسەوە بۆ حدودەکانش بەرمیلێکی نردووەسە بۆ ناو شارە بێ چی بنێرە ئارە وەڵڵا باز لەەوە بێنی گلەی بکەین چونکە ئیمشە گلەیەکەم زان لەگەڵم جەوی بەفرمبارینە و خۆشی دەربڕینەی خەڵک چی ئەڵێ هەندێک کەس ڕەخناگرێنڵم بۆ خەڵک واکە وەڵی خۆش ئەوەیە چونکە چەند ساڵێکە بەفر نەباریوە ئەیتر ئەمەش خۆشیەکە بۆ خەڵک بەس لە لایەک شۆ ناخۆشیەکە بۆ کۆمەڵی خەڵکیکە فەقیر هەمیشە ناخۆش ناخۆشە بەس ئەیتر ئەوەیە چەند ساڵێکە نەباریەوە بۆ بۆنەی وشکە ساڵی و چەند ساڵێکە ئەمەش
بڵێن شتێکی باشە لە ڕۆژێکیش نییە مەگەر ڕوودا ساڵی جارێک ساڵی جارێکە بەتەشیدا باشە بەم بەفربارینە چ خواردنێکیان بۆ لێ ناوی لە ماڵەوە وڵی ئەم بەیانی ئەمە نیسکێنیان بۆ لێنای دیسکێنە پێت خۆش بوو بەتەچیت ئەرەوەڵە ترخێنە و نیسکێنە ڕفقا دەڵێ جەوی ترخێنێ ئەوەڵە باشە گەرم دەکاتەوە خواردنا کوردەوە چی دارە وڵات ترخێنە نیسکێنە ماشێنە خاستن دۆینە ئەوە هەر ساربوونەوەی نیە یا شیرەوە هەر ساردبوونەوەی نیە ئەرەوەڵە چۆنی باشی ئەحواڵت زۆر سواس باشی باشی سواسەکە ئەوە بۆ شەڕە بەفراتووی بەڵێ ئەم بەیانە بەس ڕاست تۆپەڵت خواردووە لە خەڵکە تۆپەڵدا وڵی هەردووکیانم کردووە هەردووکیان ئارەوەڵا باشە چ شوێنێکە تۆپەڵی زۆری بەرکەوت وڵی پشتم لەگەڵ دەسوپ لە مەمانم سەرمات نیست وڵی بەرەوەڵا ساردە باشە لەگەڵ کێ هاتوو وڵا بەتەنیا هاتووم ئارەوەڵا ئەی بۆ کەس لەگەڵ نیە وڵی بڵێ چی ڕەفیقێ هاوڕێیە خزمێ وڵی هە لەگەڵم بوو بەس ێستا ڕۆشنوانێ ڕۆژنەوەستۆ تااقەتە نەبوو بڕۆی ناوەڵا لەم جۆ خۆشیە تااقەت منەوە حەزت لە ئەم بەفربارین ئارەوەڵا زۆر زۆریش حەزەکەی تاکەی ئاوە بەفر بمێنی وڵی هەتا دوو ڕۆژتر باشە بەس دەبێت چایکشمە لە فەقیر وەژار هەبێ ئافرین بۆچی فەقیر و هەژارە بێت کاکە خانویان نیە هەیە نان نییە بیخوا ئیش نییە کار نییە ساڵیەوە وەکو خەبرت بێ لە ماڵەوە نەوتیان وەرگتووە ناوەڵی وەریان نەگرتووە هیچ نەوتاوە نەگرت نەبەخوا ئەی چیتان کردو بۆی خۆتانی پێگەم وەڵی بڵێن چییە بێ نەوت کردی کاکە زۆر گرانە بەخوا نوتیش بە حاڵ و حاڵ دەسەکەیە ئارەوەڵا ئەی تۆ ئێستا بزانم بەم بەفربارینە چ شتێک خۆشە چ خواردنێک خۆشە بۆت لێ بنێ وەڵی نیسکێن خۆشە شتی گەرم سەر و پێ خۆشە ئەم چەند ڕۆژە خواردو تەوان لێ نایۆمانە ئارەوەڵا بۆ لێ نای نیسکێنم خواردووە ئەوەڵا پاڵیشان ئارەوەڵا لە خۆشە زۆر سپاسەکە چۆنی باش وڵاتەوەگەی خۆشە و باشە بزانم چەند ئەم بەیانێت چەند تۆپەڵت خوارد وەڵی بە دۆشاوە شەش حۆتەوە بەڵم خواردەوە پشت بەخۆ ئەبا گۆرانێکدان بۆ بڵێ گۆرانی چی بەس گۆرانەکە ئا با بگوین وڵا گۆرانەکە خۆشە جەو چۆنە لەگەڵ ئەم بەفرباری وەڵی شتێکی باشە هەرچەنە مار و مرۆوە کوژێ هەر باشیشە بۆ ئاوەڕۆک بۆ ئاوەکان باش ئەی لەگەڵ ماڵەوە ئەم بەیانی کەسان لە خەو بلوای ئاوەکەتان نەیبەست بوو وەڵی دوێنێ بەستە بووی بەس ئەمڕۆ باشتر بوو بەوەی سەردی نەکردی بوو بەوەی بەفرەکە و باشتر بوو بەزیتر لەوە دووە لە سعات 11 بەرەو دووەوە بەستە بووی باڵێ باشایی ئەم ساڵ وەکو بزانی ماڵەوەتان هیچ نەوتیان وەرگتووە نوتی چڵە یەک دنکیان وەرنەگرتووە 4 ساڵە وەریان نەگرتووە ئەین بیرت نایە نەوتان نەوەڵا بێ کوورە لە کێوە ئەی چی ئەەکەن بۆی خۆتانی پێگەرم بکەنەوە وەڵی باوکمە چێ لە باوکمەی کڕێ لە هینەکان لە ماڵەکان ئارۆڵا چێ لەوەی کڕێ باشە ئەی کارەبا لە ڕووی کارەباوە چۆن منتیقی وڵی کارەبا ڕێسیەت و 3 ساعتە 2 ساعتە یەکسەری کوژێنەوە مۆلی دەگەش تا هینی خۆی تاو نەبێ هەڵی ناکاتەوە مۆلی دەکەش ناوێرین دوو شتڵکەینەوە یەکسەردا هەڵەسێتەوە ئەرەوەڵا وەزادەی نەوەڵاوە سعنی ئەجا وەکو خازیش بۆ بە 12 هەڵسەر غازیش گران بوو وەڵا غازیش گران بۆ پێشتر بە حوت و نیو بوو وەوە شەوکە بۆمانی هێنەوە بە حوت و نیو بە زۆ گران بووە بەوازە گلەیکردن لە حکوومەت بێنین بەس بزان بەم جەوی بەفربارینە چی خۆشە بۆ جەوێکی خۆشە جەیەکیەوە نەخۆشە نەبێتەوە زۆر باشە ئەی چ خواردنیە خۆشە بۆ ئێستا وەڵا سەر و پێ وڵی سەرروپێ خۆشە ئەم قەل و قاز و ئەم شانش خراپ نییە هیچێکیا لەمانە بۆ لێ ناوێت بەخواشتا ماوەتی هێشتا وایان نەکردی ماوەتی ترخێنەش خۆشە هەروەسەر گویان لێ بە بۆی ئەوارە شتێک بۆ لێ ئیشەڵا زانین گویان لێبێ بەشکم باشە وەکو معلوماتە بیان مانگە چ مانگێکی کوردیە مانی کوردی ئەم مانگە ڕێبەندانە شتێکی وادە و بابەتانی نادەم ڕێبەندان بێت یەکەم ڕۆژی ڕێبەندان ئەمڕۆ کۆتا ڕۆژی بەفرۆچون باش بوو زۆر نزیک بوو زۆر باشە لەگەڵ نەوت و سوتەمەنیا چۆن نەمسا وڵاکەم هەرێک دەبەدەبەری کڕین چی بکەین پیان نەداون عادیاندا بەرمی لێ نەوت بدەن لە سلێمانی کە زۆری گرت بەندی یەکین لە پێرارە وەرماگەدەک بەرمین تاو لە پێرارەوە یەک پێرارە بەرنەوە بتاوێت هێشتا هەر لە 5 و 6 وانەیە باش ئەگەر نەوتاگە بەرمی لە نەوتە بۆ ئەم جەوە ساردە ئێستا نەبێ ئیتر بۆ کەی باشە بۆ هاوین داهین بۆ جوانی هەر نابێت نە ئێستا نەهاوین کووە ئەمە نەوتە ئەی لەگەڵ کارەبای
حکومیات وڵی کارەباکەش زۆر کەمە کەمە کارە باش کەمە بەس لە هیچ باشترە ئەوش کەمە بۆ خۆگەرمکردنەوە ئەبێ نەوت بە دەبە نەوتەکە نەکردنەوە لا کارەباکە بە شێوە ناکە ئەبێ نەوتەکە بکڕین چار نییە وەکو خواردنی لاتوە بۆ بەس ئەبێ ڕۆژانە بیکردن زەرورە وتە پێداویستی ڕۆژانە وەکو مارکێ دەبێت هەر زۆر زەرورە من سەرما کاکە نەوە بێشیەکەی خۆ ئیدارە ناکەی بڕۆ ڕەنگە مارکێتەکانی ناو بازار ئەوان نەوت بێن بۆ فرۆش حەقی خۆی وڵاق باشترین فکرەوە قازانجی باشی حەقی خۆیەتی وەڵاوەرا فکرەیەکی باشە باشە ئەو بەزای ئێستا خەڵکەی بینی تا چەند بۆ فەقیر و هەژار ئەم بەفرباری نۆمجەوە ساردە سەختە بووە وڵی ئەمە بۆ فەقیر و هەژار زۆر سەختە بەڵام خەڵک لیشی پێی خۆشە چونکە چەند ساڵ وشکە ساڵی بێ ئاوی بووە هەل لەبەر ئەوە حەزێک قەینایاخۆ هەر ببارێ لەو لاشەوە سەرمامان نەبێ و نەوت و سوتەمەنیەکەمان نییە جۆرە لە پیشاندانی دەسەڵاتی خی گەورەشە بە مرۆڤ بەڵێ بەڵێ ئەمە دەسەڵاتی خی گەورەی ناکەس ناتوانێت ئەمانە بکەمە قدرەتی خوایە هەشت لای خوا بێ خۆشە و ئەم بەفرش بۆی بەلاوان نەخۆشە ئیشی خوایە ئەو هەرچیمان بۆ بنێرە ئێمە شکری بێ پێمان خۆشە سارد بێ گەرم بێ هەچێ بێ جەوتان چۆنە لەگەڵم بەفرباری خۆشە لە خواوە زیابێ خۆشەوە دەمێکە بەفرێکیەوە خۆش نەوەریەوە هەندێک کە زەبینین ڕخنەگرێ معنی جۆرێک لە جۆرەکان دژێوەیە خەڵک خۆشی دەربڕێ بۆ نێ بەفرەوە بۆچی شتێکی زۆر احتیادیە و شتێکی زۆر خۆشە گۆڵی هەموو ڕۆژێکیش نییە ساڵە یەک دوو جار بێ ڕاستە زۆر کەمەبارێ باشە من دیقەیەوە لەگەڵ نەو دووەرگرتن و شتا چۆن بنۆم وەڵی معلوماتی ئەوم نییە معلومات نییە کە وەرگرا باشە ئەی ئەم بەیانی کاستان لە خەو وەسی بەلوعا و ئاوشتەکانتان بەستە بووی هەمووی سارد بوو ماشەڵڵا کرد بۆ معنی چۆن یەک کێشەکەتان وەڵی کێشەکە چییە بێ تۆزێک لە بەلەوعەکە بکەیتەوە بۆی ئەو بەکەمی بێتە خوارەوە ئێتەکە بەکەمی بێتە خوارەوە یارمەتی وایە کە کەمتر بێسێ بەێ لە ڕووی کارەبای حکومیەوە بەخوا نییە کوایە ناوەڵا زۆر کەمە ناوەڵا وەزعەکە شڕە گوڵم ئەم ساڵ بابلین ئێستا ئەمڕۆ وەکو بزاری لە ڕوومانگە کوردەکانە چ مانگێکی کوردی بەخوا معلومات نییە هەمووی ئینگلیزیە کۆ هەمووی آخر ئێمە کوردەکانیشمان هەیە ڕاستە بەڵام کا بەکاری لە ئێمەروانە بەکار نایە بەکارێت بەڵام بۆ معلوماتە ئەمڕۆ بیستی یەکە کۆتا ڕۆژی مانگی بەفرانبارە سبەی نەبێت یەکەم ڕۆژی مانگی ڕێبەندا وەڵا تۆ معلوماتە باشتر هەیە ئەم بەم جەی بەفربارینە چی خواردنی خۆشە بۆت لێ بنێ وەڵایی وەکو کوردەواری قاز خۆشە قەل خۆشە ئەگەر خوا بیە ئەم چوان ڕۆژە هیچیان بۆ لێ ناوی لەو بابەتە وەڵا قازمان هەبوو خۆش بوو چێژ لێبین بەزەم بەیانیە بوو منم نیۆڕێ نۆکاو و لەو خۆشتر بوو وەڵا خواردنی خۆش چییە بۆ هەر بۆ بەفر هەر ترخێنێ و ئەم شتانەیە سەر و پێ و لێ نایوانە ناوەڵە بۆیان لێنە ناوە بۆ لە ماڵەوە نییە بێنەوە بۆلات و بە خۆشی و دانیشن خواردنێکی خۆشش بخۆن سپاس مندیخەیەوە لەگەڵ نەوت و ئەم شتانە چۆن نەوتان وەرگتووەم ناوەڵە هیچ ماوەرنەگرت خۆعدیاندا بەرمی لە نەوت بن هەموو ماڵ وەڵا یەکشن نەدراوە باشە و نەوت ئەگەر بۆ ئێستا نەیدەن ئەیتر کەی ئەیدەن خەڵک نێ بمباننێ ناسە بۆ ئێستا نەوێ بەکەڵکی شوێنەوت لە هاوی نابدەنێ وایانە سۆبا داگیرساندەکە تاخیرکەن بۆ هاوین هاوین داگیرسێنین لە بریم و بەریدا ئەی لەگەڵ کارەبای حکومیات کارەبای حکومی وەڵی تقریبن باش چەند ساعت پێتاندا وەڵی چەند ساعتەکەی نازان بەس تقریبن باش وەکو معلوماتت بێ ئەم مانگە چ مانگێکی کوردیە چ مانگێکی کوردیە وەڵی نازان نە هیچ یەکێک لە ناوی هینەکانە زانی مانگە کوردیەکە کۆرە ناوەڵ پێت بڵێ ئەم مانگە کۆتا ڕۆژی مانگی بەفرانبارە بیستی یەکە سبەی نێبێتە مانگی چی سبەینێ ئەمە بەفرانبار بێ کۆتا ڕۆژیوێ سبەینە مانگێکی کە تازە دەست بێت ئەبێتە ڕێبەندا ڕێبەندا ناوەکەی خۆی بەخۆیت ینی چی بەڵە بەڵە ئەنی ڕێگەکانە بەسترێن ئەی بەستێ جۆرە لەوەی بەڵێ زۆر باشە هەندێک کەسمان هەیە ڕخنەگرێت لەوەی کە خەڵک خۆشی دەرەبڕێبەوەنی ئەم بەفرەوە باشە هۆکار چییە هەندێک کەس دژی هەموو شتێکن ینی خەڵک چێژ لە بەفرنبارین ببینێ چ کێشەیە دروستە هیچ ئەو کەسە کابرا حەزی لە بەفرەویەت و بۆ خۆی جێوێ گۆڕ لەرە ئایبی چییە لەگەڵ کەس و کاری لەگەڵ مناڵیە مناڵی خوێنێتە دەرەوە شەردەوەنی هەر بەز گوردی بیتە دەرەوە وای عیلی پێ بۆ خۆی
ڕسمە گرێ و ئەگەڕێ و هیچ کێشێکی نیە. کاکە سەلام عەلەیک. کاک وڵات چۆنی؟ بەڕێزی بە قوربان و باشم برا سەلام عەلەیکم. سلام بەڕێزی جەوتان چۆنە لەگەڵ بەفرباری؟ زیای باشین. باشە بەم بەفرە و دارانتان لەکوێ پێک؟ داری شار باشێڕە ئارە وەڵا ئەین بە تایبەت هاتوون بۆ ئێرە تایبەتیاتین بۆ بداری گۆیژە دەیێرەوە خۆشی جەوێکی خۆشە و لەخوا بە زیابی و شارباژێڕیش باری بوو ئارە وەڵا لێ زۆرتر بێ تا سامتین باریوە ئارە وەڵا لەگەڵ ئەم بەفربارینە بەلوعای ماڵان زۆربەی ئەبەستێ منتیقەیەوە چۆن وەڵای ئێمە سەختە شارباژێری سەختەوێ باز ناوشاریش هەر بەستێتی کەمەکێ بەلوعاکانی ماڵەوەش بەستە بووی بەخوا کەمەکی ئارە وەڵا باشە ئەی ئەم چەند ڕۆژەکە بەفر و سەرما و سۆڵەی لە ماڵەوە چ خواردنێکت بۆ لێنێن تام و چێژی دەبەری وڵات تەرخێنە ساوەر ئەگەر بەدەست خۆت بێ حەزی لە کامیانە بۆ لێنێن وڵای سە حالی حەزم لە تەرخێنەکەیە ئەم نیۆرە تەرخێنێشمان بووە ئەم نیۆڕۆ دیانی تەرخێنە بۆی ئاوەگەرم و گڕی ئەرە وەڵا بە قوربان و ئەی لەگەڵ نەو دۆرگرتون شتا چۆن وڵا نەوت هەرەی کڕین کو نەوت کو هەیە وعدیاندا بەرمیلێ نەوت بدەن بۆ 5 ساڵ شۆرمان نەگرتووە وتیان دێناوادەین لە دەرگاوێکی بەرمیلێ ئاخرەوە هین بوو قسەی کرد نەگەی جشتا نەگەشتۆ تێ نانداوە لە دەرگا نەوەڵا ئەی لەگەڵ کارەبای حکومیە وڵا کارە بە حکومی ئەمڕۆ تۆزێ باش ئەمڕۆ ئارە وەڵا الحەمدولillah بۆچی لایەن تێک چوو بێ ئارە وەڵا ئێستا لە پێنجوێن ساردە دوێشە لە پێنجوێن وم تەن بۆیلەرەکەش بەستە بووی بۆیلەریش بەست ماڵانیش ئارە وەڵا وەکو معلوماتە بێ لە مانگە کوردیەکانە ئەم مانگە چ مانگێک بەخوا نازان مایە ئەمڕۆ من با پێت بڵێم کۆتا ڕۆژی مانگی بەفرانبار ئەمڕۆ نەوەڵام ئەم زای 21 کارەوە 21 بەڵام وەکو مانگە کوردەکانە بێتە کۆتا ڕۆژ بەس سبەی نیە بێتەکەی بەخوا نازانم سبەینی چە بێتە ڕێبەندان ینی ڕێگای بەستێ زۆر بەستێ وڵی کاتی خۆی هەر بەو ناوانەوە ناوێت لەخوا بە زیابی ینی بەفرێکی خۆش باری و هەموو کوردستانی گرتووە بەعام تەنیان کەرکۆیکی گرتووە پێم وایە ئەمڕۆ ئەرەڵە لەخوا بۆ فەقیر و هەژار تۆزە سەخت نیە بەخوا سەختە چونکە نەوتەکە نییە ئەرەوڵا بۆ فەقیر بەخوا سەختە ئەگەرێکی تۆزە وەسعی باشی و باشترێکە قوربان و قوربان و کاکە سەلام عەلەیکم سلام ورحمة الله سەرچاو تۆشت لە شارباژێڕەوە بەڵێ باشە لایەوەش لە سلێمانی ماڵمە تۆ لە ناو شاردان بەڵێ بس کابڵا هاتۆ بۆ لاتانێ ناوتانە بۆیە ئەوشە لە سلێمانی بۆی بزانین کاکە لای ئەمەژە بارێ خۆ لایەوە لەخوا بەسییاوی وەزعی بەلوعای ماڵەکانی ئێوە چۆن بوو گەڕێکی ئێمە باشون لەخوا بەسییاوی بەستە بوو بەسبوونەوەڵە چیان بۆ لێ ناوی ئەم چەند ڕۆژە خواردنە کوردەوارێک خواردنی کوردەواری ئەم نیۆڕەوە بێ و ناخۆش ترخێنە بوو کابڵاش داوت بوو لێ کاوڵا وڵات دوای هاو بەس بۆ نسیبی ها ئارە وەڵا ئەڵێن هەر شتێک کە نسیبی کەسێکی تیاابێ ئیلا ئەگاپی بەڵێ بەڵێ چی تیا بترخێنەکە چی چیتان هەر گۆشت و ێسخانە گۆشتیشان تێ کرد بوو ئاخاوی بێ گۆشتی بێ کابڵا بەشی گۆشت ما بوو کە تۆزێ ما تۆزێ مابوو تۆزێ مابوو هەندێک کەزێ ڕخناگرن بۆی کە خەڵی خۆشی دەرەبڕێت لە بابلین بەفربارینە بۆ کار چییە هەندێک کەس بە بەرداوای بەس ڕخناگرن ینی خۆشی دەربڕینی خەڵک بەوەنی بەفرەوە چ کێشەیەک دروست هیچ کێشەی نییە هەر خوانێ بڕێ ساڵانە یعنی ئەم ساڵ سپاس بۆ خوا بەفرێکی خۆش باریوە جۆرێک لە نیشاندانی دەسەڵاتی خی گەورەیش بە هەمووی یعنی خەڵک وای لێ هاتە بوو ئەگوو هاوینی ئەو ناوێ بیخۆینەوە ئێمە لەو دی بووین بڵێن دەی دوانزە لە منتیقی شارباژێر چەم ئایتیانەوە ئێستا سپاس بۆ خۆ ئایتیە بژاوەتەوە سپاس بۆ خۆ دنیاش لە قانوە سپاس بۆ خۆ بینیم ئێستا لێرە بە ناوم جەوی بەفربارینە خەریکی عرضکردنی سیارە وڵاتی جوێکی خۆشەوە هەر خۆشکردنی دوی ئەو خەڵکەوە خۆشمانان حەزمان لە وەزعەکە هەیە و سەلامەتە من کاگومێت بەم جەوی بەفربارینە چ خواردنێکی خۆشیان بۆ لێ ناوی وڵای من خۆم عادەتەن لەم جەوا حەزم لە سەر و بێ سەر و پێ کی سەر و پێ حەزەکەی بخۆی چ بەشێکیت بۆ دانێ لە ماڵ وڵا قاچەکانی ئەی چاوەکەی زمانەکەی ئەمانە هەمووی خۆشە سەر و پێ بە ئام خۆشە بەس تۆ پرسیاری ئەوەت کرد کە کامیان زۆرتر حەز دەگەن تو قاچەکەی هەر لە خۆشیابن کاگومێت لەگەڵ نەوت و ئەو شتانە چۆن ئەم ساڵ وعدیاندا بەرمیلە نەوت بدەن وڵی وت وعدیان ناوە بەس خۆتا ئێستا خۆتانە بینن هەیە هیچیان پێ نەداونیەوە ئێمە لێرە وەرمان نەگرت باش ئەی خۆ ئەگەر ئەو نەوتە بۆ ئێستا نوێ ئیتر بۆکەی باشە وڵا ئەوە هەریان کردووە بۆ بەهار بارکە خۆش بوو جەو خۆش بوو ئەو کاتە لەوانێ بمان بڵێن سۆباکات دامەگیرسێن هەڵیگرن بەهار و هاوی پێویستمان نابێ ئەمە خوا سەرما هەیە کارەبای حکومی چۆن کارەبای شەوارەمان بێگا ئارە بڵا ئەی کوامە خۆتان ئەبینن و هەموو شار ئەبینیت چۆنە بەڕێزان ئەوەی کە بینیتان
ڕای هاوڵاتیان بوو لەسەر ئەم دیمەنی بەفربارینە. ئەم بەفربارینە جۆرێک لە پیشاندانی دەسەڵاتی خی گەورەیە بە مرۆڤەکان کە ئەوەی بمێ ئەتوانم بیکەم و هەموو دنیات بە یەک جار بۆ بگۆڕێ. هاوڵاتیان باسییان لەوە کرد کە سڕای ئەم دۆخە بەفراویە سەختەی ئێستا کە سەرما و پلەی گەرمی هاتۆتە خوار سفرەوە، بەڵام زۆربیان تا ئێستا ئەو بەرمینەنەوتەی کە وعدیان پێدرا بوو پێیان نەدراوە، بەڵکو خۆیان بە دەبە یاخود لە بازار ئەیکردنەوە و هەروەها کارەبای حکومیش ئێستا وەکو پێویست نییە، بۆیە هاوڵاتیان گلەی ئەویان نەکرد کە ئەگەر لەم دۆخە سەختەیە بەرمینەنەوتەکەمان پێ نەدرێ و خۆمانی پێگەرم بکەینەوە ئیترەوە بەرمینەنەوتە بۆکەی باشە. هیوادارین هەموو لایەکتان هەر ساغ و سەلامەت بن، ئاوەتە خوازین لەم وەرزستانەیە بە باشی خۆتان گەرم بکەنەوە و دوور بن لە هەموو بەڵاو موسیبەتێک. پەیامی ئەم جارەی مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم. خواتان لەگەڵ.